سلاوریز بینرین هجا جاره کدم خیراتنا و دکم ده برنامه کنودج برنامه هفترنگ هیویدارن بو تندرستیا و توا باش به جاره کدن امی هرن گرکی دنابخ چه چاندو هنرا رنگین و امی برنامه خواه جلوس انجلوس جه امریکا دست بکن لوی ده هنرمندک امریکی دست بکاره کی تایبت کریه جبو قربانیین کووید 19 یان جی ویروسا کرونا گو تشتان به کاغذ چیدکه به تایبتی جی تیر و بالنده که بفدور بری خوبدینی به چاود به. هنرمندک لباجار لس آنجلس یا ولایت کالیفرنیا به هنر اورگامی قربانی ویروس کرونا ین لامریکا ببیرتینه. کارلا فاندربرگ بری سه ماهان دست به درست کردن اورگامی کرد و قازن شین و زرج کاغذ چکرن و لگالری خواه بلاف کرن. Yes, I was feeling the loss. من هست دست دانا وان قربانی کر. بچکرنا اورگامیا مرینا وان کسا ببیر آنی. اورگامیا بشوای قازان سنبلا کا جاپانیه. گوگیانا کسی مری دچت بحشته. کارلا هولدا هر شب 10 قازان چه بکه. لی 14 ماه پنج جماره مرنن به ویروس کرونا گهشته 88,000 کسان. و دید کوه گلک دم پیویز بو تا کو 88,000 درز بکه. کارلا بریاردا داخازه آلیکاریه بکه. And so I was folding cranes alone and مبتنى قص چید کرن. لی پشتی جماره کامریا زیده بی من هزر کر از چه ابتنی ده حمیا چیکم. من هجمارد که اگر از حمیا چیکم ده 24 سال پیچن. نها خوبخش آلیکاریا کارلا دکن و قازان به کاغذان درز دکن و جیرا دشینن. And so I started receiving گلک جمن رشاندن. هندک جاران ایک کس ایک قاز دشاندن. هندک جارا 300 دشاندن. به صدانج قازن اورگامی به بانه گالریا کارلا یا بناوه ماتر ستودیو هاتنه هلاویستن و لسر هر دره هاتنه بلاف کرن. I feel like this space is holding. از حسدکم اف جها بیر آنیا که تایبت بد. یا گیانین وان کسا ام جدست ددین. حتی آماده کرنا وی راپورته لگور ناوندا کنترول کرن و راگرتنا نخوشیا آنکو CDC جماره یا کسن به ویروسا کرونا جیانا خوش دست دانه لامریکا که هشتی زیدی 106,000 کسان. بینرین هجا بشکل جه کلیپانو یا هنرمندا کرد فرمیسک حافظه به ناوی ایسیر گود و کلیپی دید خوازر و بین سر روشا کولبران و روشا یا کردین لرجلاتی کردستانی و بتوایا ایرانی مخوص گو ام ناز بکن اف کلیپش بو چیه و چاو هاتی چه کرن نها فرمیسک میوانا برنامه هفترنگه هنرمند فرمیسک حافظ گلک سپاس بو بشتاری بوناتا برنامه هفترنگ و پیشیجی از دخوازم بیجم پیروز به کلیپات یا نو بناوی ایسیر گله کیف خوش بونگو تبو میوان زور سپاس با ایو بو جوگران بینرانی کانال ویو ای تنگی امریکا گله سپاس من زور کیف خوش موشول پروگرام بشتر بله فرمیس خان کلیپات یا نو بناوی ایسیر براستی جالیه مده از بیجم تشتکی تایبت بو ختم بری خدای رنگی وی گوتنین وی شوازا درهنریا وی بالکش وجمره واتک وی کلیپی هیه خوازم مشتبه بیسم و خوازم نازکم اف کلیپا ما بس تاتج وی کلیپی چبو فرقاوی جدایاویش کلیپی تای بری هن راستی اگر از بیجم بله پشتی 3 سالای پیش من ملودی او کارم دانا بلام ایشم لسر نکرد چونکه براستی حزم کرد که مجاله که خاص و تایبتی خوی بوه که کسی که تایبت به بویا تقریبا در تمام سپتامبر 2019 کار کمان دکل هاوره کم دست بکر هنرمندکی لبنانیا و
کاری کۆمپۆزەرێکی ئەو کردی میکس و مەسترینگێکی ئالێکس کردی و بە هاوکاری ئۆری میدیا کاری کلیپەکەمان ئەنجامدا کاری ئەنیمێشنێکی هاوڕێکی خۆشەویستیم لە ئێران بۆی کرد و خۆنراوەکەشی کە زۆر گرینگە خۆنراوی مامەستا هێمنی موکریانیە و گرنگترینش لەو کارداوەیە کە سپای دەکەم ئەمنە پیشە لە کارەکانمدا شێری کلاسیک بێنم لەسەر موسیقی مۆدرن کار بکەم بە هاتوویەکە تەسەور دەکەم گرینگەکە نەهێڵن ئەو شێرانە بمرن. بەێ نها کلیپاتە مەرەتێ دخوێنێت دوێ کلیپێدە ئێسیر و ڕەنگێ گۆتێ دەردەکەوێ ئەو ئەنیمێشنا گۆتێ دەردەکەوێ واتەیە کوێ هەیە دیار دەبێ ڕەوشا لە کوردستانی و ڕەوشا لە ئیرانی بگشتی چێ دەبێ کەسێن گۆتێن گرتن کەسێن زندانادێ ئەو تشتێکی و ساتێ دەبووم بێ نەڕینەکتەی سیاسی مرۆڤاهی دوێ کلیپێت هەبوو یان تەنێ ئەم بێژن شێوازە هۆنەریاوێ و دەرهێنەریاوێش دەرگرین بوو. بێگومان مۆزوو کۆمەڵایەتی سیاسیە ئەگەر کورد بی و دەبێت لەسەر مێژانە ئەوزانە کارکەیت چونکە بەگشتی یعنی هەموو کورد ئەم چێشەی ئێستا هەیە بە سێ ساڵ لە ڕۆژهەڵات لەبار سیاسی و لەبار کۆمەڵایەتی و خەڵک تووشی چێشە گرفتێکی زۆرن بەخصوص کۆڵبەرەکان کە من پێشترش تاکیدم کردەوە دەتوانم بەڵام مۆزوع باشتر بە زۆرتر لەسەر کۆڵبەرەکانە چونکە ئێستا لە وەزێکی زۆر ناخۆش دەژین لە ڕۆژهەڵات و هەم لەباری ژیانەوە گوزەرانەوە هەم لەباری تەندروستیەوە گیانیان هەمیشە لە خەتەردا وەزێکی زۆر خراپ دەژین. دەتوانم بڵم کە بەڕاستی حیسیوان وای کرد کە ئەم مێلۆدیە زیاتر کاری لەسەر بکەم. بەێ gelek spas hunermenda hêja Firmêsk Hafiz servê derfetê bû mêvana bernama Heftreng û serkeftî bij bo karê te çavê me wê riya berhemê te yûnû bi û ev klîpa te jî serkeftinê jê dixwazim hêvîdarim got her belavê bi nav xelkê Kurdistanê dû cîhanê. زۆر سپاس بۆ ئێوە شوێکی خۆشتان هەبێ بەیوام کە هەموو کەس لە هەم جۆیەک سلامەت و تەندروست بن. ناجی ئەمبەرê xwedin Slêmaniyê ev şarê yê got naskirî bi çand û hunera xwe em ê herin cem Rêbaz Micîd beyaniyerê melbê de raportek di derbarê keçek Kurd bi navê Banu hindirîn çêkirî got malbata wê piştevaniya wê kirinê ji bo got hunera xwe li pêş xîne kam derin bê malbat û rola malbatê di pêşketina hunerê de çawayî. بانوو لە ماڵەکەیدا خەریکی وێنەکێشانە. ئەو هونەرمەندێکی گەنجی شاری سلێمانیە و بەشێکی زۆری کارە هونەریەکانی تایبەت کردووە بە ژنان. لە تەمەنێکی زۆر مناڵیەوە دەستم نەکردو بە ئیش دەتوانم بڵێم لە تەمەنی دە بۆ 12 ساڵی دەستم کرد بە ئیشی هونەری. ئیشەکانم زیاتر بە ئەکریلیکەکەم ئیشی سەر لەوحەکانم ئیشی سەر وەرەقەکانیشم زیاتر بە بۆی ڕەناڕەنەکەم. دایکی بانوو هەر لە سەرەتادا هەستی بەوە کردبوو کە کچەکەی حەز و خولای بۆ هونەر هەیە و دەستی گرتووە بۆ ئەوەی خۆی تێدا بەرەو پێش بێت. هەتا بەرەو گەورەبوون ئەڕۆژ هەستمە کرد ئەم مناڵەی من ئەم کچەی من زیاتر پەرەئەیە بە هونەرەکە و حەزی لێ ئەکا و منیش بە پێی توانای خۆم بە پێی ئەوەی کە پسپۆڕ بووم کە لەو بوارە کە هونەرە و خۆم بەشی شێوەکار و گرافیکم تاو کردووە زۆر یارمەتیدەری بووم و پاڵپشتی بووم لەبەرەوەی کە زۆر گرنگە کە دایک و باوک ئەوە بزانێت کە خولیایەکی هەبێ مناڵەکەی و ئاواتێکی هەبێت کە بەهۆی ئەم خولیایەوە بتوانێت ناخی خۆی دەربڕێت. لە کاتێکدا هونەر کەرەستەیەکی دەربڕینی ناخی هونەرمەندە بانوو بەشێکی بەرچاوی تابلۆکانی تایبەت کردووە بە ژنان. هونەر شتێکە کە دەربڕینی ناخی مناڵەکانی خۆتانە کە لە هەموو ئازار و کێشەکان بە دووریانەکە لەوانەیە تۆ مناڵەکە یارمەتی بی بە وێنەیەک لە ئازارێک بە دووری ئەەکەیت کە ئەو وێنەیە ناخی خۆیەتی دەریە بڕێت. بەشێک لە دایکان و باوکان بە چاوێکی کەمەوە لە هونەر و گرنگیەکەی دەڕوانن. بە نازی دایکی بانوو کە مامۆستای هونەرە باز لەوە دەکات وێنەکێشان ڕێگەیەکی تەندروستە بۆ مرۆڤ تاک و ناخی خۆی لێوە دەرببڕێت و پێویستە دایکان و باوکان بە گرنگیەکی زیاترەوە لی بڕوانن. لەبەرەوەی هەست دەکەم هەموو شتێک بە ئافرەتەوە جوانە
و زیاتر من خۆمیاوەتە ئەوەی کە پشتگیریەکی زۆری ئافرەتانەکەم و بۆیە بەو شێوەیە هەر لەوحەیەکم هەبێت من لەسەر ئافرەتێکم بێگومان ئەوە جیاوازیش ناکەم یعنی جاروبار زۆربەی شتەکان مەگۆڕم بەڵام زۆربەی شتەکانی من دەربارەی ئافرەتە. بانوو بەنیاز دەتوانە و بەهرە هونەریەکانی بکاتە بازرگانیەکی بچووک و سەرچاوەیەکی داهات. ئەمەش لە کاتێکدایە بەشێکی بەرچاوی کچانی کوردستان لەمڕۆدا لە ڕێی هونەر و دەستڕنگینیەوە هەوڵ دەدەن ببنە خاوەنی بازرگانی بچووکی خۆیان. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. بنەرن هێژاوە کوندزانن مۆزیک دکارێ سینۆرê جغرافیا دەرباس bike li ber sînora nasekine taybetî ji bo Kurda jî rewşa Kurda û mûzîka wan ya gohatî perçekirin di nav rewşa wan ya siyasî de lê hinek hunermendê Kurda hewl dan got wan sînora derbas bikin û nêzîkî kultura Kurdî ya giştî bibin bi zaravê Kurdî stran gotin mûzîk bi zaravê Kurdî çêkirin yek ji wana Kamiran Raman gunhal Swêsra dimîne hunermendekî Kurd mûzîkjenekî Kurd bi amîrê xwe bi dengê xwe bi zaravê Kurdî teva strana dibêje û dixwaze got mûzîka Kurdî derxê pêş niha Kamiran mêvanê bername hevtirengê hunermend Kamiran Raman gelek spas bo beşdarîbûna te bernama hevtireng gelek kêfxweş bûn bi dîtina te gotibû mêvanê vê bernamê. gelek spas ew katidan baş û zor spas bû mêvandarî te. Ke Kamiran nizanim nihat li Ewropayê xelkê Rojhilatê Kurdistanê lê nihat li Swêsra dijî. Dixwazim hinekî pêşî werim ser bandora dûrbûnê koçberiyê li ser hunermendekî got şûna wî warê wî li nav xelkê wî yê mûzîka wî li ser koka wî ava dibe ser nav çand û kultura milletî wî lê niha ciyekî dûr e kulturek ferq li çi qese bandor li te kirî wek hunermend. Kak Luqman giyan berastî tarawge û gurbet tenha karîgerî li ser karê hunerî û karî wek bêjî huneriyekî nanêt balkû hemû şûn û çwartenîştî jiyanek degoڕê bi taybet wekû bêjî li barê mûzîkeke gel li sol lew babete sêrî pê bi dunyayê karê me lêra zor 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 zehmet e çunke lêre de ême şansekî wamaniye ki bitwanîn mûzîkî xweman pêşkêşkin û naçar bibîn ki zor car mûzîkî xweman bi arasteyek berîn ke çêjûtanî hebêt û xelkî Ewropî bo nimune min eger li barê teknîkîş basî bikim ême li navçeyê xweman bi taybet Rojhilatê Kurdistan û bi taybeten Bakurê Kurdistan destkarganî beyat û hicaz zor bikarbênîn بەڵام لێرە من زیاتر ناچارم مثلا لە مەقامی ئەجەم بەکاربێنم بۆ یەکە نزیکتر بێت بۆ کولتور و مۆزیکی ئۆروپی تا ڕادێکیش باش سەرکەوتوو بووم بەڵام خۆ بە دنیایی کارکردن لێرە بەردەوام ئەبێ لە نێرکاری بیت و شتی تازە هەبێ بۆ پێشکەشکردن. Ka Kamiran ji bo hunera te jî bixwe yanî wek min şopandina min ji karê te re tu li sazê dixîne li ewdê dixîne û tu bi zaravên Kurdî jî yanî ew tiştekî bala min kişand rastî ez karim bêjim te coğrafya a got welatê Kurda da beş kiriye mûzîka Kurda da beş kirî kultura wan da beş kiriye te ew sînora derbas kiriye ew ji çi watê tê nerîna te em bêjin tiştekî hestekî netewîye yan jî hestekî wek mûzîk jenekî got tu mûzîkê li ber sînora nabîne mûzîk kar sînora derbas bike û tu dixwazî got sûdakê ji em bêjin zaravê din bike mûzîka wan bike da got mûzîkek baştir û xweşiktir û zengîntir çê bibe. Kak Luqman bêguman ew karîgerî ew şwêne û ew binemaalekî min têda gorebûme li serî heye we hîç gumanê li têda niye û ew ke mûzîk li sertayê minalî têkelalî jiyanê ême bûye ew zor karîger e li ser babeteke we belam girîngtir li hemû ştêkî wek xwe fermût hestî netewayetî û berpirsiyatî beramber sermayê gelekem wan lê kat ke hekçenek min îlaqe û hezm bû mûzîkayê welatayên dîkê heye بەڵام سەرمایەی گەلەکەی خۆم جوان بپارێزم و خاوێن و پاڵێرا و پێشکەش بە خەڵکەکە یەکەم چونکە وەک دەزانین ئێمە ساڵهای ساڵە کە ئەبینین تێکەڵاوەیەکی موزیکی دەرەوەی وڵاتانی دەرەوەمان لە موزیکی خۆمان هەیە کە ئەو خاڵسی و ئەو جوانی لە موزیکی خۆمان تۆزێ گردووە بەداخەوە هەرچەند کە ئێمە دەز ئەبینین کە لە وڵاتانی دیکە وەکو لە تورکیا لە
وڵاتانی دیگە لە هەر تەنانەت وڵات عەرەبیەکان و لە ئێرانی موزیکی کوردی زۆر بە تاراج براوە و دیسان هەر ئەوە بە خۆردی ئێمە درا وەکو موزیکی نەتەوەی گەلێکی دیکە بۆی ئەو بەرپرسیارەتم لەسەر شانی خۆم بینی کە من خاوەنی سەرمایەکی گەورەم. درمند کامران رامان gelek spas بۆ vê derfetê tu bû mêvanê bernama Heft Reng serkeftî be û çavê me li berhemê te ne. Gelek spas û spas bۆ mêvandaریتان ڕێزمەیە بوو. بنر هجان هاجی امبری خودن هرمین کردی لسوریه توی روشاوی یا سیاسی یا زور لی بلی هنر و جیان وی ده بردوام ده به پیامنی رمضان عمر راپورتک درباری کچک سوری ده 17 سالی بناوی دیانا پاشوات گو کاری هنرا مکیاج دکه و آلیکاریا در هنرا دکل وی ده دا گو تشتین باش به پیشکش کرن که مفدور بری خود بدینی به چاوا جیان وی ده هنا بردوام ده به عمودی گو باجاره کی به ویژه و شیوکاران و کسین خواه یین جودات ناس کرن. وی جاری کچک جوان 17 سالی مینا باجار خواه پر بخودانا هنرک جدایه دیانا 17 سالی هنرمندا میک اپا سینماتیکه دیانا پاشوات اف جوره هنری یا بالکش شتورین مدیای جواکی گرتیه ددمک کنده خال پیش خستیه هنرا دیانا دبه سدما نرازیبونا در دوراوی لی پیشگیریا برای وی و مالباتي هيزا بردوامية لقل كجا جوان آفراند. أنا كنت أتعمق بالسوشيال ميديا كتير وبمجال الميك اب كنت أميل له. من دست في هنري كر بريكو مال بارن ميديا جواكي هنري تشكرنا برينا بريكو ميك اب هنركي تايبته ومبخو بخو خو باش اخست في هنري بشتي بشتوانيا كسو كارن من ومال باتا من وبتايبتي بشتوانيا براي من مازن كونو كال أوروبا جيت ماتريال و كاري في هنري نكمة نينة آفراندن و هنر وكو أرمانجك بتنا سري خواه تيرا جنا جوان نكريه تبي تمني خوني بچوك تيج هشتي بو ديانا هنر خواه بأرمانج سيفيلانه بكار آنيه سوريا عامة كتير صاير مشاكل فيها كتير صاير فيها شغلات لسوريا روشكي نخوش هيا ومتخاص بريكو هنري ميك اب نوميكي بشينم كو خلكي بدما بيزانين براوشا جنا وبتايبتي او تندو تجي تينا كرن دجي جنا لدجي تنديا برانبري جني مجارة هري قوبالا ويك شانديه وبريا هنرا خواه لسر سوشيال ميدياي خواستا بالا شوبينرين خوجي بكشينه العنف ضد المرأة كتير ركزتوا عليه وبهالفترات الأخيرة قالك بوير ديجي جنال في دموهيتنا كرن لسوريا وكي كشتنه وتندو تيجيتنا كرن دجيوانا جن راستي زولداري تيتا كرن لسروان ومدفيا بريكو في هنري دنجيوانا بجهين ما حمي كسي لأو بريا رنج وماتريال خزايي هنرا خواه لسر رو ودستان خيزدكه كالوبالين المطبخي رنجن توتنا شيشه مادهين قدبه دوسا ماتريالين جدا و اورجينال بگره هگر هنرمندكه وقديانا هبه كل الأدوات اللي أحتاجهم بالمكياج السينمائي ما في هون يعني ماتريال في هنري يوكو تشكرنو برينو بريكو ميك اب لنكما نينا لو من بخو ماتريال تخو تشكرن وبدست خوب كور إينان جدابونا ديانا و آفرينرا هنراوي تبيقو 17 ساليه بو يميناك جي جوانا ره وقو بخواز بيجه هنر سينوري تمني ناسناكه جبو برنامه حفت رنگ زانا عمر دنگي أمريكا عامودي جبر إريشن لشكرية تركيا لسر هريما كردستاني قال لك جنديين لباكوري وي جو جندي خدر كتنه وقال لك جند فالا بونج جبر مترسيا وان لبلي لجندي كاني ماسي دلشات ودنيا الوي دمانه وبموزيكا خود خوازن جوجياني جاره كدني لي ذقرينن كوا عمر رابورتك درباري هر دو هنرمنداده جمره شانديه گوندکی کاولو و ویرانکری و گوندکی روزانه دنگ موشکان لی تهتن و جیان تیدان نهلایی
بەلێ بەرامبەر vê çendê dengê saza dilşadî û dengê dunya berwarî digihîte evan xaniyên ku hatîne valakirin û jiyan têda nemayî belê ev jine destberdarî hunerê xwe nebûye û sererayî ku rojane li nêzik mala wan mûşek lê dikevin ji layê leşkerê Tirkiya ve bi bihaneya hebûna gerîlayên PKK. gelek cara ez bême Seydayê Dilşad bême were defme pêk ve bixwistiranan bêjîn em provat keyin em tirînê xarê keypametê yani ev jî cîranê me ye em tirînê xarê devê ku em bixwistiranan bêjîn provat keyin belê di hendê tema topek habêt yan jî qesif kir teyarê û me gelek nexweşit bît ku ya wel mikirî yani ez strana bêjim yani hema ku qesfê dikin hema ez xwe stranê dibêjim belê. Rojane Dilşad ji gundê Dêrîşkê qesta gundê bêdihê diketin li mala dunyayê û bi hevra stranan bû evan kavlexaniyan dibêjin û strana bû gundekê vala û bêxudan dibêjin. Bi dîtna Dilşadî huner li her cihekî bîtin xudan şêtin berdewamiyê pê bidetin lewma li gundekê wesa ku berdewam metirsî li ser hey strangotinê jî pameka hezar wek min divêrê de bi van derd û kulan kuştê wextê ez xwedbînim tinê li vî gundî da û ev gundeyê çûlkirî bû min umêd pitir çêdibîtin bû min pitir bawerî çêdibît ke ez yê heym û dinyaya hey wekû afiretek wekû hunermendek gundê xwe da tinê û dest şûnerê xwe. Dunya berwarî zêdetirî 7 salan e stranan dibêjîtin û beşdarî di çendîn ahengan da bûye û dunya digel malbata xwe destberdarî gundê xwe nebûyne û her wesa berdewamî daye stran gotinê her çende demê stranan dibêjît çi kesnînin guhdariya wê bikin ev tinê yadgarî di mêşkê wê da vedgerne ve û xemên xwe sivik diket. Kawa Emerdengê Emerîka nahiya Kanîmasê. Binêrên hêja her em li Herêma Kurdistanê dibînin em diçin devera hewraman li wê de karkerên avakirinê sebra xwe bi strana tînin demagokar dikin bi awayekî gelekî xweş strana dibêjin û merekar ji wana hinek dengbêjê baş derxîne peyamnêrê me Ferhan Hewramanî raportek gelekî baş di derbarî van dengbêjê veşartî amade kiriye. لە ناو هەورامیەکاندا و بەتایبەت لە کاتی کارکردندا دیاردەیەکی باو هەیە کە ماندووبوونی خۆیان بە گۆرانی وتن دەردەکەن. هەورامان وەستایەکی هەورامیە و کاری گەچکاری دەکات ئەو لەگەڵ کرێکارەکانیدا و بەدەم کارکردنەوە چەندین ئاواز و سەدای هەورامیانە دەڵێتەوە. لە 2002 من خەریکی ئەمیشم کە دەستم پێ کردووە و ئەوە لە بەیانی سەعات 7 هاتوومەتە سەر ئیش لە بناغەوە دەستم پێ کردووە و کاتی چێشنگا دانیشی گۆرانیم بۆ هاتووە گۆرانیم وتووە و ساحب ماڵی وا بووە ئیشم کردووە وتێتی بە قوربان دەبم ئەم 5 دەقەتا من لێرەم ئیش مەکە بەسەوە 5 دەقەمە دوو گۆرانیم بۆ بڵێ. هەورامان تەنها ماندووبوونی کرێکارەکانی دەرناکات ئەوە خۆی دەڵێ پێشمەرگەیە و لە شەڕەکانی داعشیشدا کەشوهەوای جەنگ و ماندووبوونی هاوڕێکانی بە گۆرانی وتن بیربردوونەتەوە. پێشمەرگەیەکەی پاسەوانی بەشداری شەڕی داعشمان کردووە لە خازر لەوێ پێچوون بۆیە بۆ شەڕی داعش لە کاتی شەڕەکای ئەمە
لە کاتی شەڕاکە داهانیشتنی سلاحەتمانە کرد گۆرانیم بۆ ئەوتن جێوێکی ترم خۆش بۆ ئەکردن لەبەرەوەی کە زورەی نەڕوخێ خاوەن ماڵەکان و کرێکارەکان و ئەوانەشی لەو شوێنەوە نزیکن زۆرجار لە دەوری گۆرانیەکانی هەورامان کۆ دەبنەوە وە خۆیان دەڵێن کارکردن ماندووبوون و زەحمەتی زۆرە بەڵام ئەوان وەک هەورامیەکان بەم کەشانە سەعاتەکانی کارکردن خێراتر بەڕێدەکەن. ماشەڵڵا کاگۆرەمان دەنگێکی خۆشیەیە بۆ جەوەکەمان خۆشەکات جەوی ئیشەکەمان وا لێکات وازانین لە سەفرین لە سیاحین حتا زۆر جار من جاران ڕادیۆشتم هێناوە یا مەسە میمۆریە شتێکم هێناوە بۆ گۆرانی وتن لەوەتی لەگەڵ وە ساورامان نام زۆر جار کە بە یەکەوە ئیشەکەین تر نایەنم بەڕاستی هەر بەزمێ شتێکمان کە پێویست بێ ینی حەزی پێ بکەین ئەڵێن کاگۆرەمان بۆمان ئەڵێ زۆر جەوەکە خۆشترەکا بۆمان. لە ناو کەلتور و هونەری هەورامی کۆندا هەورامیەکان بەبێ ئامێرەکانی میوزیک زۆرجا لەگەڵ شنەبای فێنک و جوانی سروشتی ناوچەکە ڕایکێشاون بۆ وێناکردنی ناوچەکەیان بە گۆرانی بە جۆرێ گۆرانیان وتووە کە تایبەتمەندی و ڕەسەنایەتی خۆیان تێدا وێنا کردووە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. بینەرە هێژال vê demgiştindawiya vê xelekê ji bernama Heft Reng hettanî xelekeke din bimînin di xêr û xweşiyê de hayê ji we hebe tenduristiyeke baş ji we re dixwazim her şad bin.